پێدەچێت پەیوەندیەکانی نێوان بەغداد و هەولێر بەرەو قۆناغێکی دیکە بچن، بە تایبەتی کە ئەنجومەنی نوێنەران تینی بۆ عادل عەبدولمادی سەرۆکوەزیران هێناوە داوای لێ دەکات فشارێکی زۆرتر لە هەولێر بکات تاوەکو پابەند بێ بە ڕادەستکردنەوەی بڕی 250,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا بە کۆمپانیای سۆمۆ. با بڕوای چاودێران عەبدولمادیش لە دۆخێکی نالەباردایە و زۆر ئەستەمە بتوانێت بەرگەی فشارەکانی ئەنجومەنی نوێنەران بگرێ. لەو بارەیەوە فەرید ئەسەسەر چاودێری سیاسی پێی وایە هیچ سەرۆکوەزیرانێک بەقەد عەبدولمادی دۆستی کورد نەبووە و کەسیش بەقەد ئەو لەگەڵ کورد پشودرێژ نەبووە، بەڵام ئەو هەر سەرۆکوەزیرانێکی دیکەش ناچارن پابەند بن بە یاسای بوجەی 2019 کا بەکارهێنانی موچەی فەرمانبەرانی هەرێمی وەک کاتی فشار لە دەست بەغداد دەرهێناوە، بەڵام لە بەرامبەردا ئەوەی بەسەر هەرێمدا سەپاندووە کە دەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی سۆمۆ بکات. فەرید ئەسەسەر دەژڵێت ڕزگاربوونی کورد لە هەڕەشەی بڕینی موچە خۆی لە خۆیدا دەستکەوتێکی گەورەیە و کارێکی جوامێرانەیە کە ئەنجومەنی نوێنەران بڕیاری لێداوە و ڕنگدانەوەی هەستکردنە بە لێپرسراوێتی، بەڵام هەولێر تا ئێستا هیچ لێپرسراوێتێکی سەرشانی خۆی بەرامبەر بە یاسای بوجە جێبەجێ نەکردووە. ئەمەش بە دڵنیاییەوە تەنگی بە پێگەی عەبدولمادی هەڵچنیوە، بەڕادەیە کە ناچار بووە لا لێدوان دادان بەوە دابنێ کە هەولێر 1 بەرمیل نەوتی ڕادەستی سۆمۆ نەکردووە. بۆ یەکەم جاریش لەوەتەی با سەرۆکوەزیرانی حکوومەت هەڵبژێدراوە هەندێ ئەندامی ئەنجومەنی نوێنەران مەسەلەی دەست لە کارکێشانەوە یان لە کارخستنی عەبدولمادیان وروژاندووە. چاودەران سەرنج بە ئەوەش ڕادەکێشن کە لە ناو عەرەبدا هیچ کەسێک لە عەبدولمادی بۆ کورد دڵسۆزتر نییە، بۆیە دەست لە کارکێشانەوەی یان متمانە لێسەندنەوەی گورزێکی کاریگەر دەبێت لە کورد. سەرباری ئەوەش هێشتا هیچ لە مەسەلەکە نەگۆڕاوە هەولێر هیچ هەنگاوێکی نەناوە. کەیسێکی دیکە کە ئەنجومەنی نوێنەران وروژاندوویەتی کەیسی 5 موچەی هەرێمە کە وەزارەتی دارایی نردوویەتی و هەولێر تەنها 3 موچەی لێداوە، ئەمەش بەم واتایە دێت کە چارەنووسی 2 موچە دیار نییە. فواد حسین وەزیری دارایی عێراقیش لێپرسراوەتیەکەی لەسەر خۆی لابردووە و نیشانی داوە کە وەزارەتەکەی موچەی تەواوی بۆ هەرێم نردووە، لە کاتێکدا وەزیری دارایی حکوومەتی هەرێم بێدەنگە و چارەنووسی 2 موچە نەدراوەکەی ئاشکرا نەکردووە. ئەم دیارنەمانی موچەیەش ئەگەر بێوەڵام بمێنێتەوە ڕەنگە ئەنجومەنی نوێنەرانی حکوومەتی فیدراڵی ناچار بکات چیتر مامەڵە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم نەکات و موچەی فەرمانبەرانی هەرێم ڕاستەوخۆ بۆ پارێزگاکان بنێرێت. ئەمەش ئەگەر ڕوو بدات خۆی لە خۆیدا سەرەتای قەیرانێکی نوێ دەبێت.